بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەنجومەنی وەزیرانی حکوومەت هێرێمی کوردستان کۆبەوە و تاوتوێی پرسی موچەی کرد بەپێی ڕاگەندراوی حکوومەت هێرێم لە کۆبوونەوەکەدا هەرێک لە ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان و ڕابەر سدیق بریکاری وەزارەتی دارایی راپۆرتیان دەربارەی داهاتێرێم بۆ 6 مانگی داهاتوو پێشکەش کردووە. بەڵام بەپێی ڕاگەندراوەکەی حکوومەت هیچ وعدەیەک بۆ دابەشکردنی موچەی مانگینۆ دانەنراوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی خەڵەف ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان هەروەها لە هەولێرەوە زانا ڕۆستای ئەندامی پەرلەمانی عێراق باز لە پرسی خراپی گوزەرانی خەڵک و ڕێگنەکەوتنی هەرێم و بەغدا دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. لە دانیشتنی ئەمڕۆی حکوومەتی هەرێمدا پرسی موچە تاوتوێ کرا و هیچ وادەیەکیش بۆ دابەشکردنی نیو موچەی مانگینۆی فەرمانبەران دیاری نەکرا. بەپێی ڕاگەیاندراوی ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە بڕگەی یەکەمی کارنامەی کۆبوونەوەکەدا ئاشتیەورامی وەزیری سامانە سروشتیەکان سەبارەت بە تێکڕای داهات و بەرهەمێنانی نەوت بۆ 6 مانگی یەکەمی ساڵی 2018 راپۆرتێکی پێشکەش کرد و خەرجیەکانی ئەو بوارەی خستە ڕوو. ڕاگەیاندراوەکەی حکوومەتی هەرێم باز لەوەش دەکات ڕابەر سدیق بریکاری وەزارەتی دارایی و ئابووری بە وەکالەت راپۆرتێکی سەبارەت بە داهاتە گشتیەکانی دیکە جگە لە نەوت و خەرجیە گشتیەکانی خەمڵێنرا و بۆ 6 مانگی یەکەمی ساڵی 2018 خستە ڕوو. بە تایبەتیش موچەی تەرخانکراوی پێویست بۆ بەڕێوەبردنی خزمەتگوزاریە گشتیە سەرەکیەکان. ڕاگەیاندراوەکەی حکوومەتی هەرێم ئاماژە بەوەش دەکات ئەنجومەنی وەزیرانی هەردوو راپۆرتی وەزارەتی دارایی و سامانە سروشتیەکان و بژاردەکانی دابینکردنی موچە و بودجەی هەرێمی کوردستانی لە چوارچێوەی داهاتی چاوەڕوانکراو بۆ ساڵی 2018دا تاوتوێ کرد کە تێیدا دابینکردنی موچە ئەولەویەت دەبێت. ڕاگەیاندراوەکەی حکوومەتی هەرێم لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆ هیچ ئاماژەیەکی بەوادەی دابەشکردنی نیو موچەی مانگی نوێی فەرمانبەران نەکردووە. بە پێی زانیاریەکانیش لە کۆبوونەوەکەدا وەزیری دارایی و سامانە سروشتیەکان باسییان لەوە کردووە داهاتی حکوومەتی هەرێم دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە 650 ملیارد دینارەوە بۆ 400 ملیارد دینار کەمی کردووە. سەرچاوەیەکیش ڕایگەیان حکوومەتی هەرێم بۆ لەمە دووە وەک پێشتر ناتوانێت ئەو نیو موچەیەش دابەش بکات چونکە کۆی بودجەی موچەخۆران 650 ملیارد دیناری ئەوێت و داهاتی حکوومەتیش بۆ 400 ملیارد دینار کەمی کردووە. کەمکردنی داهاتەکانی هەرێم لە کاتێکدا تاوەکو ئێستا سەرجەم داهاتەکانی نەوت و ناوخۆ ناچێتە خەزێنەی حکوومەت و بۆ شوێنی دیکە دەچێت. لەلایەکی دیکەوە بریکاری وەزارەتی دارایی بە میدیاکانی پارتی ڕاگەیاندووە خشتەی موچەی مانگی ئەیلول ئامادەیە و موچە دابەش دەکەین بەڵام وادەکەی دیاری نەکراوە. دواکەوتنی پێدانی موچە لە کاتێکدا هەندێک وەزارەت نزیکەی 2 مانگە موچەیان وەرنەگرتووە. وەزارەتی پێشمەرگە یەکێکە لە وەزارەتانە و لە حەڤەی دەی 2007 موچەی مانگی ئابی پێدرا. کێشەی موچە و دواکەوتنی لە هەرێمی کوردستان لە کاتێکدا تاوەکو ئێستا هەرێم و بەغدا لەسەر موچەی فەرمانبەران ڕێک نەکەوتون. حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق هەموو سێشەممەیەک لە کۆنگرەی ڕۆژنامەوانی هەفتانەی خۆیدا باز لەوە ئاکات موچەی فەرمانبەرانی هەرێم دەنێرێت بەڵام تا ئێستا هیچ موچەیەکی نەناردووە و بەڵێنەکەی خۆی نەبردووەتە سەر. هەندێک لە پەرلەمانتارانی کوردیش لە پەرلەمانی عێراق و هەرێم ئەڵێن هۆکاری ڕێگنەکەوتنی هەرێم و بەغدا ئەگەڕێتەوە بۆ ڕادەزنەکردنی نەوتی هەرێم بە عێراق چونکە حکوومەتی هەرێم پێشوەختە نەوتی فرۆشتووە و پارەکەشی وەرگرتووە بۆیە ناتوانێت نەوت بدات بە بەغدا. بە بڕوای ئابووری ناسان ئەو دۆخەی کە حکوومەتی هەرێم تێیدایە و ناتوانێت موچە و پێداویستیەکان دابین بکات جگە لە ئیفلاسبوون هیچی دیکە هەڵناگرێت تاکە ڕێگای هەرێمیش بۆ دەربازبوون لە قەیرانەکە چاکسازی ڕاستەقینەیە لە داهات و خەرجی و لیستی موچەخۆرانی هەرێم. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاکە خەڵاف بەخێر بەنگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەوەی کە ئێوەی ئەوەندی کە ئاگادار بن بۆچی تاکو ئێستا لیستی موچەی مانگینۆ ڕاناگەێنرێت کە پێشتر لەگەڵەوەی کە دوا دەکوت بەڵام بەم شێوەی ئێستا تاخیر نابوو. بەناوی خوای گەورە سڵاو لە بەڕێستان لە هەموو بیدەرانی بەڕێز و کاکزانایش لە هەولێرەوە لە ڕاستیە دۆخی حکوومەت تا دێ بەرەو خراپتر ئەڕوا و ئەگەر ڕێک وەڵامی پرسیارەکە بمەوە پەیوەندی بە نەبوونی داهاتەوە هەیە و دواکەوتنی کۆکردنەوەی داهاتەوە هەیە لە خۆتانەزان کە
ئەمنی و موچەی ڕاگەێنرا داهاتەکانی حکوومەت وەک پێویست نەبوو دوای ئەوەی کە کەرکوویشی هاتووەتە سەر ئەوەندەی تر داهات بەرەو خراپتر چووە گەرچی من قەناعەتم وایە حکوومەت ئەتوانێ داهاتی باشتر و زیاتر کۆبکاتەوە ئەگەر بە بەرنامەتر و ئەگەر بە شێوازێکی لێ هاتوانەتر و حکومڕانێکی دروستتر ئیدارەی کۆکردنەوەی داهات و ئەوە بکات لە هەرێمی کوردستان ئێمە داهاتەکانمان لەوە زیاتر دەبێت من پێم باشە قسە لەسەر ئەوە بکەم لە ڕاستیامە ئێمە لە کۆتایی ساڵین کۆتایی ساڵ مەفروزە پەرلەمان ئاگادار بێت لەوەی کە کۆی خەرجی ئەو ساڵی کە تایە بووین چەند بووە ئەگەر پرۆژە بودجەی ساڵی 2010 ئامادە نەکرێ ئەگەر کە ئەوە چەند ساڵێکە ئامادە نەکراوە بە درێژایی تەمەنی حکومڕانی ئەم حکوومەتەی لە هەرێمی کوردستان 1 ساڵ پرۆژەی بودجە هاتووەتە پەرلەمانی کوردستانەوە ئیتر بە هیچ شێوەیەک پرۆژەی بودجە ئامادە نەکراوە لە کابینەیەک لە دوایەکانی حکوومەتەوە تاکو ئەم کابینەی ئێستاش بەڵام کە ئەمە نەکراوە مەفروض بوو حسابی ختامی بەهاتایەتە پەرلەمان و هیچ نەبێ وەکو پەرلەمانتاران ئێمە ئاگادار بین پەرلەمانی کوردستان ئاگادار بێت لەوەی کە داهاتەکانی حکوومەت دوای ئەو هەموو حادیسەی کە دروست بوو لەو ئەخیرانە و تێکچوونی دۆخی ئەمنی 16 ئۆکتۆبەر لە دەستچوونی بیرە نەوتەکان داخستنی هەندێک لە دەواازەکان و داخستنی فڕۆکەخانەکان ینی داهات و پارەی حکوومەتی هەرێم هاتوتە چ ئاسێ کەواتەوە پەرلەمانتاران ئێستا هیچ بەرچاوڕوونیەکتان نییە لە دوای ڕووداوەکانی 16 دەوە داهاتی حکوومەت چەندە و چۆن سەرف دەکەیت زانێرێکتان نییە نەخێر بێت شێوەیە لیژنەی دارایی لەگەڵ یەک دوو برادر لە وەزارەتی دارایی و ئەوانە دانیشتن سکرتێری ئەنجومەنی وەزیران دانیشتن بەڵام ئەمانە مانای ئەوە نییە ئەوانیش هەموو معلوماتەکان لای ئەوانیشە مەفروض بوو لەسەر ئاستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و وەزارەتی سامانە سروشتیەکان نەک بۆ لیژنەی دارایی بەهاتنایە بۆ ناو هۆڵی پەرلەمان بانگێژ بکرێن ئێستا یاداشتێک ئامادە کراوە ئێمام هەفتەیە وا بەنیاز بووین کە فشارێک دروست بکەین بۆ هاتنی لایەنی بەرپرس لە حکوومەت هیچ نەبێت لەوە تێبگەین داهاتمان گەیشتۆ بەچەند و پلان چیە بۆ یاداشتەکە چی لە خۆ دەگرێەوەی کامەدەتان کردو وڵی یاداشتەکە دوو بابەت بوو ئێمە هەندێک لە پەرلەمانتارەکان ڕامانوا بوو ئەم دوو بابەتە لە یەک جیاب کرێتەوەی کیان پەیوەندی بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسیەوە هەبوو لە هەرێمی کوردستان ئەوتریان پەیوەندی بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە و بە یەک پرۆژە ئامادەکرا بوو کە بانگێژ بکرێن ئێمە ڕەمانوا بوو جیا بکرێنەوە کۆمیسیۆن بەجیاوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیش بەجیا کۆمیسیۆن بۆ مەسائلی هەڵبژاردن و پاکردنەوەی لیستی دەنگدەران و ئەنجومەنی وەزیرانیش بۆی تێبگەین لەم داهاتە چییە بەرەوکوێ ئەچێ و پلانیان حکوومەتتان کردوتە یاسا یاداشتەکەیە وەڵاهی ئاراستی سەرۆکایەتی پەرلەمان کرابوو بەڵام ئێمە هەندێک پەرلەمانتار لە ناو خۆمان گفتوگویەکمان کە لەم هەفتەیە ئەمانە یەکلایی بکەینەوە ئاراسی ئەنجومەنی وەزیران بکەیت بزانین لەم دووسێ ڕۆژی داهاتوو بەس سەبارەت بە مەسەری دواکەوتنی موچە ئەوەندەی کە ئێوە معلوماتتان هەبێت بۆچی مەسەلەن مانگی نۆ بۆ دواکەوت ئەو کۆبوونەوەی کە پرسیارتان کردووەیە بەڵێ ئەو کۆبوونەوەی کە ئەمڕۆ کراوە باسی موچەی مانگینەوە نەکراوە ئەجەندای کۆبوونەوەکەەوە نەبوو کە باسی موچەی مانگینەوە بکرێت بەعام باسی داهاتیان کردووەوانە پێم وایە ئەوەی کە ئێمە معلوماتمان هەبێ ئەم مانگەیش مانگینۆیش خشتەی دابشکردنی موچە وەک خۆی ئەڕواوە ئەتوانن وەزارەتی دارایی ئەوانە جێبەجێ بکەن پێم وایە هەندێک دواکەوتووانە بتوانن ئەم مانگەیش موچە دابین کە بەڵام بۆ مانگی داهاتوو نەزان ئەویان بەرچاوڕوونێک بۆ مانگەکانی داهاتوو بڵێ بەڵێ سوپاستم دواتەگرم و لای بەرز گەر بچین هەورو لای کاک زانە زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین دۆخی هاوڵاتیان لە هەرێم زۆر خراپە سەبارەت بە پرسیار زۆر لەسەرەوە دەکرێت بۆچی هەرێم و بەغداد لەسەر مەسەلەی موچە گفتوگۆ ناکەن و ڕێک ناکەونەوە کارەکە لە کام لایەنەوەیە بەناوی خی گەورە میێرەبان دوای سلااوڕێز بۆ کاک خەلەف و بینەرانی بەڕێز خۆشەویست بێگومان مەسلەی موچەی فەرمانبەران بەشێکە لە بودجەی هەرێمی کوردستان و بەشێکە بودجەش خۆی لە خۆیدا یەکێکە لەو دۆستیانەیە کە لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا بە هەڵواسترایی ماوەتەوە و کێشە سیاسیەکە بنەڕەتەکەیە کە تا ئێستا چارەسەر نەکراوە ئەم گفتوگۆی کە چاوەڕوان کراوە لە نێوان هەرێم و بەغدا دروست بی تا ئێستا زمینەکەی بۆ نەسازاندراوە ڕاستە هەرێمی کوردستان
بە بەیاننامە و بەڕوونکردنەوە دەڵێ ئێمە ئامادەین بۆ گفتوگۆ بەڵام لە هەمان کاتیش هەرێمی کوردستان تا ئێستا نەسۆتە ژێرباری داواکاریەکانی بەغدا کە داوا دەکات کۆمەڵێک داواکاری هەیە پێشوەخت ئەبێ جێبەجێ بکرێ ئەو جار گفتوگۆ مانایەکی دەبێ لەبەرەوەی بەغدا کۆمەڵێک بڕیاری داوە و ئەم بڕیارانە لە پەرلەمان پەسەند کراون لە ئەنجومەن وەزیرانی عێراق دەرچوون ئەم بڕیارانە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ڕەت کرانەوە تەواان بەڵام حکوومەتی اتحادی سوورە لەسەر جێبەجێبوونی ئەم بڕیارانە گەورەترین گرێت شوێرە گەورەترین گرفت کە ئێستا بۆتە ڕێگری سەرەکی بۆ دەستپێکردنی گفتوگۆکان لە نێوان هەولێر و بەغدا بریتە لە هەڵوێست لە ڕیفراندۆم تا ئێستا هەرێمی کوردستان لە سەرزاری سەرۆشی حکوومەت و بەرپرسەکانی تەنها باس لەوە دەکەن کە ئەوان ڕێز لە بڕیاری دادگای ئیتیحادی دەگرن بەڵام بەغدا بەوەندە ڕازی نییە و بە ئێمەیان گوتووە و بە بەرپرسەکانی هەرێمی کوردستانیشیان گوتووە ئەبێ هەرێمی کوردستان ڕای بگەنێ بە شێوەیەکی فەرمی بە نامەیەکی ڕسمی یان بە بەیاننامەیەکی ڕسمی کە پابەند دەبێ بە بڕیاری دادگای فێدرالی بە هەڵوەشاندنەوەی ئەنجامەکانی ڕیفراندۆم تا ئێستا هەرێمی کوردستان ئەم دانپێدانەی دەرنەبڕیوە ئەوان مەترسی ئەوەیان هەیە کە لە داهاتوودا لە کاتی سەر هەڵدانی هەر گرفتێک لە نێوان هەرێم و بەغدا بەرپرسانی هەرێمی کوردستان وەرەقەی ڕیفراندۆم سەر لە نوێ زیندوو بکەنەوە بە ڕوویان دابدەنەوە ئەوان دەڵێن دەبێ بەرپرسانی هەرێمی کوردستان خۆیان یەکلاکەنەوە ئایا لەگەڵ عێراقن یان لەگەڵ عێراق نین ئەگەر لەگەڵ عێراقن نانێکە بێ بێ کۆدەی خۆین بەڵام ئەگەر لەگەڵ عێراق نین هەر کەڵکەڵەی بەڵێ مەسرفیان لێ بکەین بۆ پارەی خۆمانیان لێ سەرف بکەین ئەوە عەقلێتی وان وا بیر دەکەنەوە سەبارەت بە موسەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڵێ سەبارەت بە داواکاری بۆ نمونە باز لەوە دەکەن تا چەند عێراق ڕازگوێ لە ناردنی مەسەلەی موچە بەڵام ئەو داواکاریانە جگە لە ریفراندۆم بۆ نمونە عێراق چی داواکارێکی دیکەیە کە هەرێم جێبەجێی نەکردووە چی داواکارێکی دیکەیە جگە لە هەڵوەشانەوەی ریفراندۆمەکە باڵێ سێ داواکاری تری زۆر گرنگ هەیە یەکیان ڕادەستکردنی فڕۆکەخانەکانە بەو شێوەی کە ئەو بەشێک کە پەیوەندی بە دەسەڵاتی اتحادی هەیە دەبێت لە بەدەستی دەسەڵاتی اتحادی هەبێ و کە لە ڕووی داهاتەکە و لە ڕووی ڤیزا و لە ڕووی کۆنتترۆلی ئاسمانی عێراق پێویستە لە فڕۆکەخانەکان تەسلیمی بەغدا بکرێت بەڵام تا ئێستا هەرێمی کوردستان ئامادە نییە فڕۆکەخانەکان بەڕێکەوتن تەسلیم بە حکوومەتی عێراقی بکە ئەوەش بۆ تۆ یاوەی کە حکوومەتی عێراقی بە هیچ شێوەیەک ڕێگا نادە بەکردنەوەی ئەم فڕۆکەخانانە دووەم دەواازە سنووریەکانی وەکو ئیبراهیم خەلیل و باشما خۆمە و دەواازە سنووریانە بەو شێوەی کە عێراق داوای دەکات پێویستە ئەو بەشێک کە پەیوەندی بە دەسەڵاتی اتحادیەکان هەیە لەژێر کۆنتترۆلی ئەوان بێ و بەپێی یاسای داهاتی خاڵە سنووریەکان 50% داهاتی ئەم خاڵە سنووریانە بۆ ئەو پارێزگا دەبێت کە خاڵە سنووریەکەی هەیە 50%ەکەی دیشی بۆ بۆزەی گشتی اتحادی ئەگەڕێتەوە ئەمەش خاڵی دوم خاڵی سێمیشی ئەوەیە کە نەوت فرۆشتنی هەرێمی کوردستان ئەبێ حەسرەن لە ڕێگای کۆمپانیای سۆمۆوە بێ و داهاتەکەشی بسێتەوە ناو خزینەی گشتی و لەوێ بێتەوە بوجە ئەمانە هەرێمی کوردستان تا ئێستا هیچی جێبەجێ ناکا لە هەمان کاتیش گلەی لە بەغدا ئەکا کە دەڵێ بەغدا ئامادەی گفتوگۆ نیە ئەم پێم وایە ئەمە ناواقعیە چونکە داواکاریەکانی بەغدا زۆر ڕوون و ئاشکرایە ئەم ڕۆبێ یان پاش ساڵێکی تر دەبێت ئەم داواکاریانە هەر جێبەجێ بکە کەواتە تا زووتر ڕێکەوتن لەگەڵ بەغدا بکات لە بەرژەوەندی هەرێمە لە بەرژەوەندی هاوڵاتیان هەرێمی کوردستانە هەتا هەرێمی کوردستان خۆی تەخیرکە و ڕێکەوتنەکە دوا بخە هاوڵاتیان دەبنە قوربانی و وەزعی هاوڵاتیان خراپتر دەبێ و لە کۆتایشدا هەر ئەبێ ئەم ڕاستیە بسەلمێنێ بەڵام بەرپرسانی هەرێمی کوردستان چاوەڕێی قەزا و قەدەرێکن کە وەکو زارانی لێبێتەوە بێ ئاگانە لەوەی کە ئەو باوکیان مرد زارێکی تر ئەو حیزبە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وەکو زارانیان بۆ ناچێتە سەر ناتوانن خۆیان بڕیاردەر و دەسەڵات بەدەستی تەواوی ژیانی خەڵکو و هەڵسوڕانەری هەموو کاروبارەکانی هەرێمی کوردستان بن بە پێی بەرژەوەندیەکانی خۆیان زارێککە ئەمە نەما دەبێت خۆیان ڕێکخەنەوە لەگەڵ دەستوری عێراقی خۆیان ڕێکخەنەوە لەگەڵ یاسا بەڵێ سوپاس دەکەم دواتەگرم وڵای بەرز قسە سەرەوە دەکەن عێراق ڕازگوێ لەوەی کە پارە و موچە بۆ هەرێمی کوردستان منێ دەگرم وڵای بەرز کاک خەڵەف پێشتر بەڕێزت باست لە مەسلەی داهات کرد ئەوەیە کە تەنیا لە مێژووی حکوومەتی هەرێمی کوردستان
لە 92 تاکو ئێستا یەک جار بوو جاهاتوتە پەرلەمانی کوردستان ئەویش 2013 ساڵێکی تر نهاتووە مەسەلەن ئەم ساڵیش هیچ داواکاری نەکراوە بۆ نمونە بودجە بێت بۆ پەرلەمان ئەوە مەفرۆزە وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران بەم ئەرکە هەستن و بێتە پەرلەمان اینجا تۆ هەمیشە بیانووی ئەوە هەبووە کە ئێمە داهاتێکی مستەمرمان نییە تاکو بتوانین بودجێ لەسەر ئامادە بکەین بۆیە بودجە نایەتە پەرلەمان بەڵام خۆ لە هەموو دنیای بودجە خەمڵێنراوە یعنی عێراقیش کە بودجە ئەنێرێتە پەرلەمان ئەوە تا عەجزی بودجە هەیە ئەوە تا لە 90 داهاتی نەوت لە 85 بۆ 90 لەسەر مەسەلەی نەوتە و داهاتەکانی تری هەروەکو ئێمە وایەوە ئەویش لە دابەزین و سەرکەوتنی سعری نەوتە هەروەک هەرێمی کوردستان وایە بەڵام تاکو ئێستا هەرێمی کوردستان بەم بیانوانە بودجەی نەهێناوەتە پەرلەمان ئەمە بەهەرحاڵ ئەمە تێپەڕی ڕۆشت ئێمە گرنگە بۆ ئێستا چی بکەین و بۆ ئێستا چۆن ئیدارەی ئەم وڵاتە بدرێ بە قەناعەتی من عەقڵیەتی دارایی ئەم حکوومەتە بۆ بەڕێوەبردننی کەیسی دارایی و بۆ کۆکردنەوەی داهات و بۆ ئیدارەدانی داهات بە شێوازێکی گشتی فەشەلی هێناوە و نەیتوانێت لەگەڵ ئەم بە هەموو بابەتانەی کە هەیە مامەڵەیەکی دروست بکە خۆ لە ساڵی 2014 بەدواوە 2014 2015 2016 تا نیوەی 2000 هەتا مانگی دەی 2007 ئێمە لەم سەری هەرێمی کوردستان تاکو ئەو سەری هەرێمی کوردستانمان بەدەستەوە بۆ بە کەرکووک و خانەقین ئەو ناوچانیشەوە کە نەوتی تیا هەیە یعنی بۆ نەتوانرا داهاتی هەرێمی کوردستان ئەوەندە بەرز بکرێتەوە کە بتوانین بژێوی هاوڵاتیەکانی خۆمان بەباشی دابین بکەین بەعکسەوە نەتوانرا لەبەرەوەی گەندەڵی شتی تێدا بەعکسەوە کاتێک کە داهاتەکانەکەوێتە دەست خۆمان سەیرەکەی قەراری پاشەکەوتی موچە ئەدرێ سەیرەکەی بژێوی خەڵک خراپتر ئەبێ تاکو لە بەغاوە پارەمان بۆ ئەهات و تاکو عیلاقەمان لەگەڵ بەغا باش بوو تاکو نەوتمان هەناردە نەکرد هەتاکو ئەم کەیسە گرنگانەی نەوت لە دەست خۆمانانە بوو وەزی خەڵک زۆر باشتر بوو ئێجا ئێمە چ مشکلەیەکمان هەبوو لەوەی کە نەمانەتوانی بە درێژایی ئەم ماوە ئێمە غاز بکەین سەرچاوێکی تری داهات لە هەرێمی کوردستان کە زۆر ئاسانە کە غازێکی احتیاتێکی زۆری غاز لە هەرێمی کوردستان ئامادەیە ئێمە بۆ نەماتوانیوە کەرتی کشت و کاڵ بکەینە داهاتێکی تری هەرێمی کوردستان بۆ نەماتوانێت کەرتی گەشتیاری ئەوە بکەین بۆ نەماتوانێت کەرتی پیشەسازی بخەینەوە گەڕ کە زۆر ئاسان ئەم 34 کەرتەی من بۆ جەنابتن باس کرد کەرتی پیشەسازی ئێمە 3600 کارگە لە هەرێمی کوردستان هەیە لە 160 ئەم کارگانە لە کار کەوتون کە ئەکاتە نزیکەی 2100 کارگە هەموو ئەم کارگانە کەرتی تایبەت ئێمە چەندین جار ئیشمان لەسەر کردو قسەمان لەگەڵ کەرتی تایبەت کردو کەرتی تایبەت ئامادەن لە یەکەمەوە تاکو ئەخیری ئەم کارگانە بخەنەوە گەڕ کامیان زۆر گەورەیە لە ماوەی 4 مانگاکەوێتەوە گەڕ کەواتە ئەو 2100 کارگەی لە ماوەی 4 مانگ تا 5 مانگ بە ئاسانی ئەتوانێت بخرێتەوە گەڕ کە ئێوە ئەزانن ئەهمیەتی کەرتی پیشەسازی بۆ هەرێمی کوردستان چەند گرنگە یەکێ لە خاڵە هەرە گرنگەکانی کەرتی پیشەسازی ئەوەیە کە ئەم کارگانە زۆربیان بەشێکی باشیان کارگەی پیشەسازی کشت و کاڵین ئەتوانێت ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستانە بۆ ئێمە دابین بکە کە ئاسایشی خۆراک بنەمایە بۆ ئاسایشی نەتەوەی و بنەمایە بۆ پاراستنی بڕیاری سیاسی سربەخۆ لە هەر وڵاتێکە نەمان کردووە ئێمە بەڵێ زۆر باش بەزەوەی کە بەرەز وتت پێشتر وتت لەم بارودۆخەش ئەگەر داهاتەکە کۆ بکرێتەوە بە ڕێکوپێکی دەتوانرێ بەشی موچە بکە یعنی قەناعەتی من پێشتر زۆر باز دەوەکە بۆ نمونە دوو پارتە دەسەڵاتدارەکە بۆ نمونە هەموو مەسەلەن پارەی داهاتێرم ناچێتەوە لای حکوومەت ئێستش ئەمە هەر ڕاز نییە قەناعەتی من حکوومەتی هەرێمی کوردستان مسەیتەر نییە بەسەر داهاتی هەرێمی کوردستانە هەمووی حزب پشکی تێدا حیزب پشکیتیایە هەیە لە ناو حیزب شەخص پشکیتیایە هەیە یعنی کەیسەکان وای لێ هاتووە بەڕاستی دام و دەستگاکانی پەیوەندیدار بە گەندەڵی کە من بۆ خۆم ئەندامی لیژنەی نەزاهەم لە پەرلەمانی کوردستان دام و دەستگای گرنگمان هەیە لە ڕووی تەکنیکیەوە بتوانێت ڕوبەڕووی گەندەڵی ببێتەوە بۆ نە دەستەی گشتی نەزاهە دیوانی ڕقابەی مالی دادگاکان لە هەرێمی کوردستان ئەمانە توانای ئەویان هەیە کۆمپانیایەکیان هەیە بۆ وردبینیکردن لە نەوت کۆمپانیایەکی بیانی ئەمانە توانای ئەویان هەیە کە وردبینی لە کەیسەکانی گەندەڵی بکەن و بڕیاری پێویستی لەبارەوە بدەن بەڵام بڕیار ئەگەر جێبەجێ نەکرێ ینی هیچ نەکراوە لەبەرەوە لە هەرێمی کوردستان ئیرادەیەکی سیاسی بەهێز نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی
کەواتە ئیرادەیەکی سیاسی بەهێز نییە کە کۆی داهاتەکانی هەرێمی کوردستان بێتەوە بە خەزیانەی حکوومەت ئەنی بۆ حیزب چوونیەوە بۆ حیزب دەڕوات داهاتەکە وڵی خۆزگە بۆ حیزب بچوایە خۆ من لەم ڕۆژانەی پێشوو سەردانی بارگاکانی کۆمیتەکان و مەڵبندەکان هەندێکیانم بینی و سەردانم کرد وەزی ئەوانیش لە وەزی کادرەکانی حکوومەت خراپترە بۆ حیزب نەڕۆیانی بۆ وڵی بەتاڵان ئەبرێ وڵی بەتاڵان ئەبرێ بەتایب تۆ سیر تاڵانێکە چییانەوەی اینجا بن یەکنمونە بۆ جەناب باسەکەم لە هەموو بۆی لەمە تێبگەین بەباش کارتی کارەبایەکی لە مشکلەکان یەکێکە لە مشکلە سەرەکیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان یعنی حکمت چییە ئەم حکوومەتە نەیتوانێت کارتی کارەبا چارەسەر بکات حکوومەتەکەی چییە یعنی بۆ مۆلیدەیەکی ئەهلی ئەتوانێت ئێستا مەسەلەن من لە سەیسایە قەژیم لە شەو لە 24 ساعتی ڕابردوو 4 ساعت کارەبای ڕێسی نەبووە لە مقابلە مۆلیدە هەبووە ئەم مۆلیدە نزیکەی 18 ساعت مۆلیدە هەبووە باشە بۆ مۆلیدەیەک ئەتوانێت 18 ساعت کارەبا بدا حکوومەتێ بۆ نەیتوانی بە درێژایی 26 ساڵ تەمەنی کارتی کارەبا چارەسەر بکە مەسەلەکە گەندەڵیە بۆیە چارەسەر ناکرێت بۆ نمونە دابینکردنی گازوایل بۆ محەتاتی کارەبا لە هەرێمی کوردستان تەنها ئەم گازوایلە بگۆڕە بۆ غازی سروشتی داهاتێکی زۆر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە بەشێکی زۆری کەشی کارەبا چارەسەر بۆ نایکەن لەبەرەوەی ئەوەی کە گازوایل دابینەکە بۆ محەتاتی کارەبا لە هەرێمی کوردستان بەرپرسێکە ئەوانی کە لە حکوومەتان دەستی ئەم بەرپرسیان پێ ناشکێ قازانجی ئەم گازوایلە ئەوەندە زۆرە ئەم بەرپرسە وازی لێ نایەنێ تەنها بۆی گەندەڵی وێکە کارەبا چارەسەر نەکرێت بە بۆچمان گەندەڵی یعنی ئەمە یەک نمونەی بەسیطە لە کارتی کارەبا سپاس دەکەم دواتر گرێم وڵای بەڕێزت کاک زانک بڕێم وڵای بەڕێز سەبارەت بە عێراق ئەوە کە بەڕێز و تەرێم مەرجەکانی جێبەجێ نەکردەوە بەڵام ئەوە پاساوە بۆ عێراق مەسەلەن موچە بۆ خەڵکی کوردستان نەنێرێت کە لەم بارودۆخە خراپەدایە بۆ نمونە بەهۆی هەڵەی دەسەڵاتدارانی هەرێمەوە کاکە گیان بەغدا جارێکی دیکە پارە ناداتەوە دەستی نائەمین پارە ناداتەوە دەستی ئەو حکوومەتە کە دەستکاری موسیق فەرمانبەران دەکات و ناگاتە خەڵکی مستحق بۆیە ئەوان زۆر سوورن لەسەر ئەوەی ئەو پارەیە کە دەینێرن بۆ هەرێمی کوردستان بگاتە شوێنی خۆی بگاتە فەرمانبەران بگاتە فەرمانگەکان بگاتە پرۆژەکان بەڵام بەڕاستی ئەو مافیایی لە هەرێمی کوردستان دەستی بەسەر داهاتی هەرێمی کوردستان داگرتووە بە شێوەیەکی زۆر تاڵانکاری مامەڵە لەگەر ئەم پارەیە دەکات و لە ڕابردوشدا پارێکی ئێزگار زۆر هاتۆتە هەرێمی کوردستان ئەگەر هاتوو بە شێوەیەکی دادپەروەرانە وە زانستیانە ئیدارەی مالی باش بە لە هەرێمی کوردستان ئێستا هاوڵاتیان تووشی ئەم گرفتە نەدەبوون کە ئەمڕۆ پێوە گرفتارن بۆیە من بیان و بۆ بەغدا ناینمەوە بەڵام هەر کەسێک لە ئێمەش ئەگەر لە شوێنی حەیدەر عەبادی بیت بەم زۆرە سەرۆت و سامانی عێراق ناداتە دەست کەسانێکی نائەمین کەسانێک کە ئەم سامانە بە موڵکی خۆیان دەزان نەک بە موڵکی گشتی بە حەقی تایبەتی خۆیان دەزان و تەسەڕوفی پێەکەن و هیچ حسابێک نەبۆ خوا نەبۆ ویژدان نەبۆ هیچ شتێک ناکەن و ئامادەنە میلەت ببێتە برسی بێتە قوربانی هەرچی بەسەردێ بەسەری بێ بەڵام بۆ خۆیان و کۆمپانیەکانی خۆیان قازانج بکەن بۆیە بەڕاستی حەیدەر عەبادی و ئەنجومەنی وەزیرانی عێراقی بە دوای میکانیزمێک دەگەڕێت کە ئەم بودجەیە ئەم موچەیە ئەم داهاتە بگاتە شوێنەکانی خۆیان هەر لەبەر ئەوەشە ئەوان ناوی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمیان هێناوە لەناو یاسایی بوجە ئەیانەوێت ئەم پارەیە بگاتە پارێزگاکان بگاتە ئەنجومەنەکانە و لەوێ بگاتە فەرمانگەکانی دەوڵەت نەک چەند دەستێک بکات و لە ڕێگاوە دەستکاری بکرێت بە نیوەچڵی یان بە شێوەشی ناگونجاو بگاتە شوێنی خۆی ئەوان دەڵێن ئەو 17% کە جاران بۆ هەرێمی کوردستان بڕیایی درابوو و نەدەگەیشت هاوڵاتیان ڕەنگە ئەم 12% ئێستا پەسەند دەکرێت لە بوجە بەو میکانیزمێک کە ئەوان بە تەمان دایبنێن باشتر ڕنگدانەوەی هەبێ لەسەر ئابووری کوردستان و لەسەر بار و گوزەرانی خەڵک لە هەموو حاڵەتێکدا ئێمە نابێت گلەی زۆر لە بەغدا بکەین با بڵێن بەغدا خەسمە بەغدا نارێک سیاسی ئەگەر نەڵێن کەیفی بە کورد نایە ئێمە دەبێت ڕووی گلەیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین لە ئیدارەی هەرێمی کوردستان بکەین کە مامەڵەیەکی تەندروستی نەکردووە لەگەڵ سامانی گشتی متمانەی لە دەست داوە لەلایەن هاوڵاتی لەلایەن فەرمانبەر لەلایەن بەغدا لەلایەن حیزبەکان ئێستا ئەو ژمارانەی ئەمڕۆ باسی لێوە دەکرێت و دەڵێن گوایە داهاتی هەرێمی کوردستان مانگانە 400 ملیارە ئەم ژمارانە چێ باوەڕی پێەکە چێ دەزانێت ڕاستە یان ڕاست نییە ئەو راپۆرتانەی کە وەزیری سامان سروشتەکان دەیخاتە ڕوو یان کاکڕابەر لە وەزارەتی دارایی دەیخاتە ڕوو چێ دەڵێ وایە چۆن دەتوانین متمانە بەم ژمارانە بکەین
ئەم ژمارانە هەمووی پێویستی بە وردەکاری هەیە بە وردبینی هەیە لەبەرەوەی بە تەواوی پردی متمانە لەگەڵ ئەم حکوومەتی هەرێمە پچراوە نە ئێمە وەکو حیزبەکان نە ئێمە وەکو نوێنەرانی خەڵک و نە حکوومەتی بەغداش متمانێ بە ژمارانە ڕاستەکەن. بەڵێ ناوبڕێکمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕێمەوە لای بەرزت کاتی زیاترت پێدەم بەڵە بەرزان ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. شێ برنجی مەحموود لە هیچ شوێنێک نەماوە. بسيط نية آخر بسيط نية واي سهل بازار كان برنجي محمود نما هو يلا كده تزداد بسيط نية شافوريا کاک ئێمە چاوەڕێی تۆین. باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ بوو نهێنی خوارد نەخۆشەکانی شێڤوریا لە جێی خۆی ماوە. ئەگەر برنجەکەت مەحموود بێت هەموو شتێکی تر باتیتە. کۆمپانیای چای نوێ کۆمپانیای چای نوێ هەستا بەکردنەوەی کارگەی فۆم بە ئەمێری پێشکەوتوو کە توانای دابینکردنی مادەی فۆمی هەیە بۆ هەموو کوردستان. لەم کارگەیە هەموو جۆرە فۆم و ڕنگ و قیاسێک بەرهەم دەهێنرێت. ئەم کارگەیە کاریگەری دەبێت لەسەر بژانەوەی ژێرخانی ئابووری و هەستانەوەی کەرتی پیشەسازی لە کوردستاندا. کۆمپانیای چای نوێ بۆ بەرهەمهێنانی فۆم. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکزانە بگەڕێنەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە خەڵک چاوەڕوانی هەیە لە عێراق و موچە بنێرێت بەڵام باز لە ناکۆکی بۆ منە کورد سونە شیعە دەکرێت لەسەر بودجەکە دوا بکەویت شتێکی وا لە ئارادەیە کە بودجەکە ئەمساڵ پەسەند نەکرێت و دوا بکەوێت وام کێشێش چارەسەر نەبێت یاخود وابەستەی بە چی ئەم کێشەیە؟ بەڵێ پرۆژه یاسای بودجە تەبەن تا ئێستا لە پەرلەمان خوێندنەوە یەکەمی بۆ نەکراوە لە دوا کۆبوونەوەی پەرلەماندا ناتوانرا ڕێژەی یاسایی دروست بکرێ ئەویش هەر بۆ ئەو بوو کە پرۆژه یاساکە خوێندنەوە یەکەمی بۆ نەکرێ بەشێکی زۆر لە پەرلەمانتاران کە خۆیان لە پێکهاتێک کورد و سونە و نوێنەرانی هەندێک لە پارێزگاکان
گلەیان هەبوو لە پرۆژە یاساکە و داوایان کرد بگەڕێتەوە بۆ حکوومەت. بۆ ئێستا لیژنەی دارایی لە گفتوگۆدا لەگەر حکوومەت بۆ دەستکاریکردنی پرۆژە یاساکە ئەگەر توانیان لەگەر حکوومەت بگەنە ڕێکەوتنێک و پرۆژە یاساکە بە شێوەیەکی وە ڕێک بخرێتەوە کە زۆرینەی پەرلەمان لەگەڵی دابێ ئەوە دێتە پەرلەمان و خوێندنەوەی یەکەمی بۆ دەکرێ و دەڕوا ڕێی خۆی ئەگرێتە بەر. بەڵام هەموو گریمانەکان ئێستا بۆ ئەوە دەچن کە پرۆژە یاسای بوجە بۆ ساڵی 2010 لە پەرلەمان پەسەند ناکرێ و ئەگەڕێنرێتەوە بۆ حکوومەت و ساڵەکە بەبێ بوجە بەڕێ دەکەین. بەم شێوەیەش حکوومەت بەپێی قانونی ئیدارەی مالی 1/12 لەسەر ساڵی ڕابردوو کار دەکات. لەو حاڵەتەشدا تەنها موچە و تەنها خەرجی کار بەڕێکردنی تەشغیلی لە ساڵی 2010دا. ئەما موچەی فەرمانبەرانی هەرێم بەشێکە لە ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا. ئەگەر هەرێم و بەغدا بگەنە ڕێکەوتن ئەویش چارەسەر دەکرێت بەو شێوەیە کە ڕێکەوتنی لەسەر دەکرێت. بەڵام ئەگەر هەرێم هەر ئەوە ساردە خەمی بکات بە پیرۆچوونی داواکاریەکانی بەغدا ئەوە بەڕاستی هیچ ڕێکەوتنێک لە ئارادا نابێ و فەرمانبەرانی هەرێمیش ڕۆژ لە دوای ڕۆژ باردۆخیان خراپتر دەبێ و هیچ چارەسەرێکی پێنی هەرێمی کوردستان بەدیلێکی باشتری پێنیە. بەغداش هیچ پەلەی نیە. بەغداش تەماشای باردۆخی هەرێمی کوردستان دەکات. کەی بەرپرسانی هەرێمی کوردستان هاتنە قەنەعەت کە داواکاریەکانی بەغدا جێبەجێ بکەن ئەو جار دەست بە گفتوگۆ دەکا و بوجەی هەرێمی کوردستان دەنێرێ. بەڵام پێدەچێ حکوومەت هەرێمی کوردستانیش تا ئێستا خۆی ڕاگرتووە و گوێ لەوەی نییە باشی بەوە نییە کە هاوڵاتیان هەرێمی کوردستان لەسەر باردۆخێکی زەحمەت دانا و بەداخەوە خەڵک دەکەنە قوربانی بەرژەوەندەکانی خۆیان. ئەو ڕێکەوتنەشتا دوا بکەوێت زیاتر زەرەرە بۆ هەرێمەکو حکوومەت و هەروە بۆ هاوڵاتیانیش. کەواتە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان باش بزانن هەتا ڕێکەوتن نەکرێت 1 دینار لە بەغدا نایە بە ناوی موچە بۆ فەرمانبەرانەوە. بەڵێ سپاس دەکەم ئێکە خەڵەبەگە بگەرم وڵای بەڕێزشت بڕات بە ژمارانە نیە ئێستا بۆ نموناوی کە باسکراوە بڕ حکومەت دەڵێت داهاتەکە بۆ نمونە 400 میلیارد دینارە. هیچ قەناعەتت بۆ ژمارە نەهەیە کە داهاتەکە؟ نەخێر نەوەڵام ژمارانە هەر ئێڵێن هەر راپۆرتە وەک ئەوەیە کە جناب بچی وەک ڕۆژنامەنووسێ پرسیارکەی لە جومگە سەرەکیەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان و هەنێ ژمارەت بدەنێ و ئەوە بەڵام ئەم ژمارانە پشتڕاست نەکراوەتەوە و ئەم ژمارانە من ئێمە نازانین ئەو شەریکەن وایە داهاتەکەشی لەوانەیە زیاتر بێ بۆ چوونی و داهاتی کوردستان بۆ نموناوان دەڵێن 400 میلیارد دینارە. وەڵاهی ئێمە من جا هەندێک قسەی کە بەڕێز وەزیری سامانە سروشتیەکانە بۆ باس بکەم کە لە 2014 کۆتایی 2014 هاتە پەرلەمان. ئەو کاتە هەناردەی نەوتی هەرێم نزیکەی 250 بۆ 300,000 بوو. اینجا چۆ 330,000 ڕۆژانە ئەینارد. بە ئێمەی ود لە کۆتایی 2015 و سەرەتای 2016 هەناردەی نەوتی هەرێم ئەگەینە ڕۆژی 1 ملیۆن بەرمیل کە هەناردە ئەکرێەوە. بەمە ئیترێمە لە 2016 و 2007 ئەوانە بە هیچ شێوەیە پێویستمان بە بەغا نامێنێ بۆ بودجە و بە باشی ئەتوانین ئیداری وڵاتەکەی خۆمان بکەین. و ئێمە تەسەوورمانە کرد جۆراوجۆری لە داهاتیش دروست بکەن بە تایبەت لە مەسایلی غازی سروشتی ئەوانە کە کۆمپانیا گەورەکان هاتن لێرە بە ئاشکرا یعنی وەفدێکی ئۆکرانی هاتن ئێمە پەرلەمانتارەکان بینیمان بە ئاشکرا داوایان لێ کردین کار ئاسانیان بۆ بکەین بچن گرێبەست بکەن لە مەجای دەرهێنان و کڕینی غازی سروشتی لە هەرێمی کوردستانە. تاوتی ئێمە کاتی خۆی چونەتە لای جەنابی مام جەلال لە بەغا زۆر هاوکاری کردوین هەتاوتی تاک و قایم قامیش تەلەفۆنی بۆ قایم خان بۆ کردین بۆ ئەوی بیکەین بەڵام ئەو مشکلەمان بۆ دروستە بێ نایڵ بیکەین بابە بۆ نایکەن ئەو غازی سروشتێک کە ئێمە لە ئێوەی کڕنجگە لەوەی ئەبێتە داهاتێکی گرنگ و گەورە بۆ هەرێمی کوردستان چەندینی وڵات زمانی سیاسی و مانەوە و پشتیوانی سیاسی ئەم هەرێمەی ئێوە کاکە سوودمەند دەبێت لە بردننی ئەم غازەی ئێوە یاهی من تێناگەم ئەم بەڕێزانی لە ئەنجومەنی وەزیران بۆ ئەم ئیشیان نەکرد. ئێمە من حەزەکەم یەکشت بەبیری جەناب بێنمەوە ئەوەی کاکەزانا باسی کرد کە بەغداد باوەڕی بە ئەمەی هەرێمی کوردستانی و دەستێکی ئەمین لە ڕاستیە ئێمە من تا ئێوارە من و تۆ دامنشی قسە لەسەر حکوومەتە بکەین من بە بەڵگە بۆتە هێنمەوە لە تەجروبەی ئەم 4 ساڵی کە تێپەڕی لەلای ئێمە کە ئەم حکوومەتە ئیدارەیەکی باشیان نەکرەوە نەک وەک شەخص هەندێک شخصی باشی تایە بەڵام سیستەمێک هاتوتە پێشەوە ئیتر ئەم سیستەمە ئاوا کەوتۆتەوە هەمووی تایە سەقەت بووە بەڕاستی ئیفلاسی کردووە حکوومەت. وەڵای جا ئیفلاس چییە یعنی کە تۆ حکوومەتێک نەتوانێ بژێوی
هاوڵاتیەکانی دابین بکەوە نەتوانێت لە کۆمەڵی سوچی ئەم وڵاتەوە کۆمەڵە مشکلەی گەورە هەیە لێ بپرسێتەوە ئەمە نەبوونی ئیسیقرارێتە. ئیسیقرارێت هەر ئەوە نییە کە تەقینەوە نییە. ئیسیقرارێت ئەوەیە لە هەرکوێ داواکاریەوە هەبوو بە خێرایی حکوومەت بتوانێت بەدەمیەوە بچێ. ئەمە پێوترێ ئیسیقراری معیشی و ئیسیقراری سیاسی و تا ئیسیقرارەکانی ئەخیری لێ ئەکەوێتەوە. اینجا ئێمە ئەوەی کە کاکزانە باسی کرد فعلا هەندێک کێشە هەیە لە ناو هەرێمی کوردستان، بەڵام بەڕاستی عەبادی و بەغایش تەنها مەسەلەکەەوە نییە کە دەستی نائەمین لێرە هەیە بۆی پارەکەی تەسلیم ناکەن و ئەوە ناکەن و ئەوانش بەڕاستیان نییە، ئەوانش یاری سیاسی ئەکەن و بەداخەوە ئێمە خۆمان هەنێ لە زمەی سیاسیمان داوە بەدەستەوە، یعنی لعبەکان یاریمان خستۆتە بەردەسی ئەوان ئەی باشەی پارەی گەرمی جوتیارانی هەرێمی کوردستان بۆ نانێرن، خۆ ئەوە پەیوەندی بە بودجە و بە لیستی موچە و ئەوانەوە نییە. حقێکی شەرعیە بە پێی شەرع حەقی فەلاحە، بە پێی قانون حەقی فەلاحە، بە پێی دەستوری عێراق مەسەلەن گەرمێکێکە لەو حاڵتانی کە وەک دەرمان و وەک کەیسەکانی تر مامەڵی لەگەڵ کراوە مەرکەز لێی مەسئولە نایکەن، خۆ ئەوان ژیاری ئەکەن و تای ئینتیخاباتیش خۆتان نەزانن لە مانگی 5 انتخاباتیان هەیە. عەبادی بەوەی ئەزانێ هەر یعنی شتێک بنێرێ بۆ بەغا سیراعەکەی ئەوان وایە لەسەری ئەکەی و بۆ چوانێ کە دەستێکی ئەمین نییە بێگومان ئەگوت مەڵێم چەند ڕۆژ ئێمە بەرنامە بکەین لەسەر هەرێمی کوردستان بە بەڵگە بۆتی ئەسێلمێنم کە لێرە مشکلەی گەورەی گەندەڵیمان هەیە، مشکلەی گەورەی گەندەڵیمان لە هەرێمی کوردستان هەیە، بەڵام عەبادی ناینێرێ لەبەرەوەی خۆیان زۆر پاکن و بێگومان ئەمەی جوانیە. هەشتە وڵاتە پێم وایە هەشتەمە شەشەمە نازانم کاکزانە باشتر ئەزانێ لە ڕووی گەندەڵیەوە ئەوانی ژوێران، بەڵام بەڕاستی لە لای خۆشمان بەڵێ بەشێکی زۆر لە داهاتی ئەم میلەتە ناچێتەوە بۆ خەزانەی حکوومەت. ئارە وەڵڵا مافیای بیرەنەوتەکان هەیە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە چەند جۆر مافیامان لە مەخمورەوە بیگرە هەتاکو دێتە دەشتی شوان و تەقتەق و تاکو ئەڕاتەوە بۆ حدودی پردێ و تاکو دێتەوە هەتا ئەچێتە خواری خانەقین سێتەرە دانراوە، یعنی بە ناوی جیاوازەوە نازانین سەران لە خەڵک وەرەگرن، یعنی وەسڵێکیان دروست کردووە لە شوان 15,000 20,000 ناوەرەگرن کە ڕۆژانە هەزاران بار هەڵگر لەوێەوە ئەڕوا بە ناوی نازانم پێشمەرگەکانی پاراستین دەوروبەری کەرکوو. ئێستا ئەو وەسڵە نەماوە بە ناوی سندیکا و ئێستا وەسڵێکی تر بەڕاستی وڵات وا بەڕێوە ناچێت، ئیدارەدانی وڵات وا مافیامانە لە چ بوارە جگە لە بواری نەوت لە بواری چی تریژ مافیامان هەیە؟ والله زۆرن من ئەوە چکە ئێمە پێم خۆش یەکشتری بۆ باسکەم بە جۆرە لە جۆرەکان ینی وەڵامێکە بۆ ئەوەی جناتان ئێمە پەرلەمانمان تەمەنی پەرلەمانمان درێژ کردەوە بۆچی قەناعەتمان وا بوو لە عێراق دۆخێک هاتووە پێشەوە لە دوای 16 ئۆکتۆبەر ئێمە لە 24 یا 25 مانگ و تەمەنی پەرلەمانمان ئەوە لێ کرد، یعنی دۆخێک هاتووە پێشەوە ئەم دۆخە ئەیانەوێت هەژمونی هەموو عێراق و هەژمونی مەرکەز بەسەر هەموو هەرێمی کوردستانە بسەپێنن، چکە ئەوان بەنیاز بوون لە جێیشەوە لە حدودەکان لە هەمووی بسەپێنن. خۆ خۆشتان نەزانن بەپێی دەستور ئەگەر شەرعیەت لە هەرێمی کوردستان نەمێنێ بۆ نەکە لە 7 یانزە پەرلەمان مودەکەی تەواو ئەبوو، تەمەنی حکوومەتیش تەواو ئەبوو، چکە پەرلەمان دەنگی داوە بە حکوومەت کە حکوومەت نەمێنێ کە پەرلەمان نەمێنێ کە سەرۆکایەتی هەرێم ئەوشە وەزعی بوو و بەپێی قانون و بەپێی دەستور ئەبووە عەبادی قایمقامی زاخۆتا و قایمقامی مخانەقینی بگۆڕایە. کەواتە ئێمە چیمان کرد لە 25 ساڵی ڕابردوو و لە تەمەنی ئەم شۆڕشانی کە کردیوە هەموویمان ئەدا بەدەست عەبادیەوە، ئێمە ئەوەمان کرد بۆ ئەوەی ئەمە ڕوونەدا. بەڵام ئێستا منی پەرلەمانتار و زۆربەی پەرلەمانتارەکان کۆکین لەسەر ئەوەی لەم حکوومەتە بپرسینەوە هەتا ساحبی سیقا دەتوان نەوەکەن. وەڵی جا ئیتر ئەوەتانی مؤسسات لەم وڵاتەوە وێران بووە هەموو شتەکان لەسەر سکەی خۆی ناڕوە، بەڵام میوادارن بتوانین وەربگیرێتەوە حکوومەتە. ئێمە ئەوە 2 هەفتەیە چاوەڕێەکەین ئەوەی عەفوو بڕوە پرۆژه یاسای لێبوردنی گشتی لە هەرێمی کوردستان، دوای ئەمە بپەرژینە سەر هەندێک بابەتی تر کە بەڕاستی ئێمە جددی ئەبین لەسەر ئەوەی کۆمەڵە بابەت هەیە قسەی جددی لەسەر بکەین. دەبێت متمانەی لێوەربگیرێتەوە لە دوای ئەمە و کارەساتە. ئێمە کە پەرلەمانمان کارا کردەوەیکە لە هەدەفە سەرەکیەکانی تر ئەوە بوو کە لە حکوومەت بپرسینەوە ژیانی خەڵکی بەسەریە پاشەکەوتی موچە چارەسەر بکەین. ئەوەی 16 ئۆکتۆبەری بەسەر هات بەداخەوە، ئەمە 16 ئۆکتۆبەر هەنشتی لێ تێکداین، بەڵام ئەبە بیخینەوە سەر سکە هەتا ساحبی سێقە تا هەر بابەتێک کە پێویستەکە بابزانین وەڵامی حکوومەت چییە. بەڕاستی سپاس دەکەم کاکزانێک بگەڕێم بۆ لای بەرز سەباردبووی کە بەرز وتە گرفتەکە لە کوردستانەوەی کە دەستێکی نائەمینمان هەیە و مافیا هەیە. بۆ نمونە بەرزش لە فەیسبووکەکەی ئەمڕۆ دوای بوو مەلەرز دەسروشتەکەی دوعات کردبوو کە بوو مەلەرزەیەک لە عارشی گەندەڵکارامدا، بۆ چێن دەبێ ئومێد بوون لەم بارودۆخە کە دوعایەکی لەم جۆرە بکەن. کاک حەچیم گیان
ئەم حیزبانەی ئێمە مەڕەقیان ئەوەیە موچەی ئەو خەڵکە لە بندەستیان بێ لوقمەنانی ئەم خەڵکە لە بندەستیان بێ بۆ ئیستیغلالکردنی ئەم خەڵکەی خۆمان ئێستا زۆر زۆر واجبێکی شەرعیە لەسەر ئێمە وەکو پەرلەمانتار چ لە کوردستان چ لە ئەنجومەی نوێنەران هەوڵ دەین لوقمەنانی ئەم خەڵکە لە دەستی ئەم حیزبانە بێنینە دەر ئەمە سەرەتای ئازادکردنی ئینسانە چونکە ئەمانە وەکو کۆی لە مامەڵە لەگە خەڵک دەکەن بەهۆی ئەو موچەیکە لە بندستی ئەوان ئەیدەن خەڵک ئەسەوسێنەوە خەڵک ئەکڕن خەڵک ئەفرۆشن بەڵام ئێمە ئەگە توانیمان موچە خۆر ئازاد بکەین لە بندستی ئەم حیزبانیان بینی نەدەرێ و بە حەقی خۆی وەکو هاوڵاتیەک وەکو مافێکی پارێزراوی یاسایی چونکە وەزیفەیە نابێ حیزبەکان کۆنتترۆلی بکەین لە بەدەستیان بینی نەدەر ئەمە یەکەم ئینسانەکان ئازاد دەکەین و خەڵکەکەم نەتی ئەحزابی نامێنێت لەو موچەیکە وەرەگرێ بەرامبەر بەو ئەرکە وەزیفەی خۆی کە ئەنجامی ئەدا هۆشیاری زیاتر دەبێت سەرەتای گۆڕانکاریەکی جواتی لە ناو کۆمەلگەی کوردی دروست دەبێت ئەمە یەک خاڵی دووەمیش هێزە ئەمنیەکانی ئێمە بە ئاسایش و بە پۆلیس و بە پێشمەرگەوە ئەوانش دەبێت ڕزگار بکرێن لە دەستی حزب من لە بەغدا بە خۆم ئەو فۆرمەم بینیوە کە هەموو ئەندامێکی هێزە ئەمنیەکان ئەبێ پڕی بکاتەوە پەیمان دەدا کە سەر بە هیچ حیزبێکی سیاسی نییە ئەگە هەر ڕۆژێکیش لەسەری ئیسپات بوو کە بەشداری ساڵێکێکی سیاسی کردووە یان لە کۆبوونەیەکی حیزبی بەشداری کردووە یان لە حیزبێکە ئەو بە پێی یاسای وەزارەتی ناوخۆ سزای زیندانیشی تێدا بێزگە لە فەسڵکردن لەوەی قەدەغەیە ئەندامی هێز ئەمنیەکان و سەرباز ئەوانە سەر بە ئەحزاب بن بەڵام لێرە واجبە لێرە ئەگەر سەر بە حیزبەکە نەبێ هەر ناکرێتە ئاسایش هەر ناکرێتە پۆلیس هەر ناکرێتە پێشمەرگە ئەم بارودۆخە دەبێ نەمێنێ دەبێ ئەمڕۆ فرسەتێکی گەورە هاتوتە پێش پەرلەمانی کوردستان کە لەس ئەم خاڵە ئیش بکە چەندین ساڵ ئێمە هەوڵ ئەدەین هێزێکی نیشتیمانی بۆ هەرێمی کوردستان دروست بێت لە دوای 16 ئۆکتۆبەر 4 لیوای سەربازی هەیە وەزارەتی پێشمەرگە هەڵوەشاوەتەوە ئەزانی بۆ هەڵوەشاوەتەوە سوکە یەکێتیەکان سونەوتە ئەلایەک و پارتیەکانی سونەوتە لایەک لیوایەکە هەڵوەشاوەتەوە ئەو چەند ڕۆژێکە وەزارەتی پێشمەرگە کۆبوونەوە دەکات لیژنیان پێکیناوە بۆ دووبارە تەشکیلکردنەوەی ئەم چار لیوایە تەماشا ئەم فەوزایە ئەم بەڕەلایە کە لە ناو لیواکانی وەزارەتی پێشمەرگەیە ئەوزا بڕۆ هێزەکانی تر چ کارەساتێک لە ئارادایە دەبێ ئێمە ئەم ڕووداوانەی دوای 16 ئۆکتۆبەر هەرچەندە جەرگ بڕبوون بەڵام بیکەینە دەرفەت بە دەرفەتێکی بزانین بۆ ڕاستکردنەوەی مەساری هەرێمی کوردستان ئەگەر نا ئێمە باردۆخمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەڕوە ئەو برادرانە ئەگە هەر بە عەقلی جاران لێ خوڕن ئەم کارەساتی گەورەتر ئارادەیە میلەتی ئێمەش میلەتێکی فەقیرە بە سەبرە بە تەحەمولە هەموو شتێکی لێ قبول کردوون وڵای لەسەر ڕووی دنیا میلەتێکی ئاوانەیە لەگەر حکومەتەکەی خۆی ئەمە بە سەبر بێ هەرچەندە من ڕەخنەم هەیە لەم زۆرە سەبر و ئارامیە نابێ خەڵک لە بەرامبەر مافەکانی خۆی ئەوەندە بێدەنگ بی بەلایکەم خۆ دەتوانی بایکۆتی داوامەکەی بکە بەڵام بە شێوەیەکی وا کۆنتترۆلی دائیرەکانیش کراوە لەلایەن حیزبەوە کەس ناتوانێت هیچ کارێک بکات لەم هەولێرە لەم دهۆکە لەم کوردستانە بەڕاستی بارودۆخەکە من لەلایەک لێی بێ ئومێدم لەلایەکیش دەرێم دەرفەتە ئێمەوەکو ئەو کەسانێک کە کاریگەریمان لەسەر ڕایگشتی هەیە قسە بکەین و پەنجە لەسەر غەڵەتەکان دابنێن هێزی خۆمان بەکاربێین وەکو پەرلەمانتار بۆ ڕاستکردنەوەی ئەم بارودۆخە باڵای سوپاس دەکەم کاک خەڵەفکەمتر لە نێو خولەکیشی بۆ جەنابەت چارەسەر بۆم دۆخە چییە؟ وڵی چارەسەر ئێمە خۆ مەسەلەی پاشەکەوتی موچە بە یاسا سەرمێرا بوو بۆ خەڵکی کوردستان کراوە بە یاسا و قەدەغەیە کەس دەچی لێ با ئیلا ئەبێ بە یاسا شتێک کە بە یاسا دەرکرا ئەبێ یاسایەک هاوشانی خۆی دەستکاری بکە بەڵام پاشەکەوتی موچەیان کرد بۆ کرا وەکو ئەمڕۆ کاک عەبدولستار لە تاوتێ باسی گەڵێ بە ناچاری حکومەتە و قەراری داوە ئێمە زانین داهاتی حکومەت کەمی کرۆ بەڵامەوەی ناچار چاکسازی مامەڵەکردن لەگەر موسساتی هەرێمی کوردستان ئیشکردن بە حکومی دادگا و کۆکردنەوەی داهات بە شێوازێکی شەفاف و ئەو داهاتی کە ئێستا بەردەستە من ناڵێم لە خاڵقەوشتی تازەمان بۆ بێ ئەو داهاتی کە ئێستا هەمانە بە شەفافی و بەڕێک و پێکی کۆ بکرێتەوە ئەو پارانشی کە هەیە لە دەرەوەیش بێتەوە بە بێگومان ئەتوانین چارەسەریکەن ئومێد هەیە مشکلەمان زۆرە بەڵام ئینشاءالله ئومێد هەبێ نابێ بێ ئومێد زۆر سپاس بۆ بەڕێز کاک خەڵەف ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بووی هەروەها بەڕێز زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ